لەو هەموو هەستان و کەوتنانەدا هەستی ڕزگاری نەتەوایەتی هەرگیز هەرەسی نەهێناوە و بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوایەتی هەرکات دەرەتان و هەلی دەستکەوت بێ سەری هەڵداوەتەوە و دەستی پێکردوێتەوە. لە سەردەمی نوێدا خەباتی ڕزگاری خوازانەی نەتەوەی کورد ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە. تێکۆشان هاوشان لەگەڵ گۆڕانکاری کۆمەڵایەتی گەلانی ناوچەکە بەگشتی لە کوردستانیشدا قاڵب و چوارچێوەی نوێی بەخۆوەگرتووە و لە شکل و فۆرمی کۆنی ڕابردووی خۆی ڕزگار بووە. ئەو گۆڕانە بە تایبەتی لە ماوەی سەدەی ڕابردوودا دیاردەی بەرچاوی هەیە. لەو ماوەیەدا ڕێکخراو و تەشەکولی سیاسی کورد لە بەشەکانی کوردستاندا پێکاتووە و سەرۆکایەتی جوڵانەوەی ڕزگاری خوازی نەتەوایەتی کە جاران لەدەست سەرۆک عەشیرەت و پیاوە خاوەندە دەسەڵاتەکانی کوردستاندا بووە بەوان نەماوە. ڕێکخراوی سیاسی سەرۆکایەتی و بەڕێوەبەری خەباتی نەتەوەی کوردیان واستۆگرتووە. نەتەوەی چەوساوەی کورد کە لە هیچ نەتەوەیەکی دیکە بۆ ئازادی و ڕزگاری خۆی کەمتر تێنەکۆشاوە و لەو ڕێبازەدا لە هیچ گەل و نەتەوەیەکی تر لە جیهاندا زەرەر و زیانی ماڵی و گیانی کەمتری وێنەکەوتووە، لەگەڵ ئەوەشدا کە بەدەیان ساڵە ڕەوتی ڕزگاری نەتەوایەتی ڕێخۆی دەپێوێ، کوردستان جارێ هەر کۆیلە و ژێر چەپۆکەیە و بە مافە ئینسانی و نەتەوایەتیەکانی خۆی نەگەیشتووە. تەنیا پاش شەڕی دووەمی جیهانی مێژووی نوێی جوڵانەوەی ڕزگاری خوازی نەتەوایەتی کورد، ئەویش بۆ ماوەیەکی کورد لە کوردستانی ژێر دەسەڵات و داگیرکراوی ئێران واتە ڕۆژهەڵاتی کوردستان هەلومەرجێکی ئەو تۆی بۆ ڕەخسا کە سربەخۆیی و دەسەڵاتی خۆی بەسەر بەشێک لە نیشتیمانی خۆیدا لە فۆرمی دەوڵەتی سربەخۆی کوردستان بە سەرۆکایەتی پێشەوا قازی محەممەد ڕابگەێنێ. بەداخەوە تەمەنی دەوڵەتی کۆماری کوردستان زۆر کورت بوو، پتر لە 11 مانگی نەخایاند. ئەو هەلومەرجە سیاسیە کە هۆیەکی گرنگ بوو بۆ شەکانەوەی ئاڵای کۆماری کوردستان کە بریتی بوو لە هەبوون و حزوری هێزی نظامی یەکێتی سۆڤیەت لە ناوچەکە و پشتیوانی سیاسی یەکێتی سۆڤیەت لە پێکێنانی دەوڵەتێکی کوردی بە پێی بەرژەوەندەکانی خۆی سووران و گۆڕانی بەسەردا هات. لەلایەک یەکێتی سۆڤیەت لە وادە و پشتیوانی خۆی لە دەوڵەتی تازە پێکاتووی کۆماری کوردستان پاشگەز بۆوە و بە سازان لەگەڵ دەوڵەتی ئێران بە تەمای وەرگرتنی ئیمتیازی چاڵاوی نەوت لە ئێران خۆی دزیەوە و لەلایەکی دیکەوە دژایەتی وڵاتانی ئامریکا و ئینگلیس دەگەڵ پێکێنانی دەوڵەتی کوردی بوون بەهۆی ئەوە کە دەوڵەتی کۆماری کوردستان لە ناوچوو ئارەزووی لە مێژینەی نەتەوەی کورد کە تازە دەهات بگاتە جێ و وەدی بێ بۆ جارێکی دیکەش کەوتە هات و نەهاتەوە. هۆی ئەوەی کە جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردستان سەرەڵای خەباتێکی شێلگیرانە هەموو جارێ تێک دەشکێ گرێدراوە بە زۆر سەبەب و فاکتەری جۆرا و جۆرەوە کە لێرەدا تەنیا ئاماژە بە 2 فاکتەر دەکەین کە لە هەمووان گرنگتر و بەرچاوترن. یەکێک لەو فاکتۆرانە لە پەیوەندیدایە دەگەڵ وەزعی ژیۆپۆلیتیکی نێونەتەوەیی و هەڵکەوتووی جوغرافیایی کوردستان. بەو مانایە کە کوردستان وڵاتێکی دابەشکرا و لە دەستپێکرا وڵاتانی زلهێزی خاوەن بەرژەوەندی لە ناوچەکە بە تایبەتی ئینگلیس و فەڕەنسا نەخشەکێشی دابەشکردنی کوردستان بوون. هەر بەو چەشنە پاشانیش لە هەموو ڕووتی لێکردنەوە و تێکردنەوەی وڵات و نەتەوەکانی ناوچەکە هەر ئەوان بە تایبەتی دەسەڵاتدارێتی ئینگلیس کارتێکەر و دەستپێش خەری دابەشبوونی وڵات و نەتەوەی ئێمە بوون بەسەر ئێران، عێراق، تورکیە و سووریەدا. لە هەلومەرجی ئەو تۆدا کە وڵاتی ئێمە بووە بە 4 بەشەوە و بەشی گەورە و بەرچاوی سنووری 4 دەوڵەتی بەدەسەڵات لە ناوچەکەدا
لەسەر حیسابی وڵات و نەتەوەی ئێمە پێکاتووە و دابەشکرانی کوردستان وێرای داگیرکەران بە هەموو شێوە و ئامرازێکی سەرکوتکردن لە فێڵ و تەڵەکەلا بگرە تا بیور و داس و تا دەگاتە بۆمبارانی چیمیایی و بەرەنگاری خەڵکی کۆی لەو ژێردەستە و لە هەمان کاتدا مافخواز و ڕزگاری خوازی ئێمە بوونەتەوە. پرۆسە و ڕەوتی ڕزگاری نەتەوایەتی ئێمە لە گرێ و گۆڵ دەرباز نەبووە. فاکتۆری دیکەی گرنگ لەو پەیوەندەدا پێی ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان دەگرێتەوە کە لە ماوەی ساڵانی دوای کۆماری کوردستان پێک هاتوون و لە مەیدانی خەباتدا بەشدار بوون. ڕۆڵ و نەخشی ئەو ڕێکخراوە سیاسیانە تا ئەوڕۆ لە بۆ چوون، دیاریکردن و هێنانە گۆڕی دروشمی استراتیژیک و دروشمەکانی ڕۆژانە و تاکتیکی ڕاپەڕینەکانی نەتەوایەتی کورد و ڕێگە چارەی ئەوان بۆ کێشەکان و ڕزگاربوون و گەیشتن بە ئامانجی نەتەوەی کورد و هەروەها ناکۆکی و دووبەرەکی تا ئاستی شەڕی براکوژی کێشەکانی هێندەی تر ئاڵۆز و تێکەڵ کردووە کە لە ئامانج نزیک نەبوونەوەمان لە فاکتۆرە گرنگەکەی پێش و چی کەمتر نەبووە. لە ڕاستیدا خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی کورد لە سەردەمی ئێستادا بە بەراورد لەگەڵ شۆڕشەکەی پێشوو ئەگەرچی لە زۆر بارەوە بە پێی ئاڵوگۆری کۆمەلگای کوردەواری تا ڕادەیەک بە قازانج و بەرەو پێشکەوتن هەنگاوی ناوە لەباری داڕشتنی دروشم و ئامانجە نەتەوەیەکانەوە کە ڕزگاری یەکجاری و سربەخۆی کوردستانە بەرەو دواوە گەڕاوەتەوە. ئەو پاشەکشەیە لە دروشمی خەباتی نەتەوایەتی ئێستای ئێمەدا زۆر بەزەقی بەرچاوە، یعنی ئەو ڕێکخراوە سیاسیانەی ئەو سەردەما کە ڕێبەرایەتی جوڵانەوەکەیان بەدەستەوەیە بەشی زۆریان وازیان لە دروشمی ڕزگاری یەکجاری و سربەخۆیی هێناوە و لە جیاتیان دروشمی ئۆتۆنۆمی یاخود موختاری کە ئێستا جێی خۆی داوە بە فێدراڵی و کۆنفێدرالیزمی دموکراتیک لە جوڵانەوەی ڕزگاری خوازی گەلی کورددا کردۆتە باو. دارهێنانی دروشمی ئۆتۆنۆمی و فێدراڵی و کۆنفێدرالیزمی دموکراتیک و کارکردن بۆ جێگیربوونی ئەو دروشمانە لەلایەن هێزە سیاسەکانی سەردەمی نوێڕا داهێنانێک بۆ کەنەتەوەی کوردی لە ئامانجی سەرەکی کە سربەخۆی کوردستانە دوور خستۆتەوە و ئەو داهێنانە نەک نەیتوانیوە ببێتە بەدیل و ئالتێرناتیڤ بۆ چارەسەری کێشەی کورد بۆ گەیشتن بە ئامانجە نەتەوەیەتیەکان، بەڵکو لە زۆر بارەوە خۆی بووە بە گرێپوچکە و هۆیەک لە هۆیەکانی مانەوەی نەتەوەی ئێمە بەدا بەشکراوی و ژێر چەپۆکەیی لە وڵاتی خۆیدا. ئەم داهێنانە هەروەها لە ئاست و مەیدانی میونەتەوەیشدا ئاسۆی مەسەلەی کوردی تاریک و ئاڵۆزتر کردووە.